والله ئەم حەدیثە بکەی بە خاڵی یەکەم بۆ ئیسلاح لە بینی ژن و مێردا سەرکەوتووەبی. من هەموو جارێ وتومە یەکێک لە جوانترین سیفاتەکانی ئینسانی موسڵمان پێی ئەوترێ التەغافل، خۆ بێ ئاگاکردن. یعنی سوور ئەزانی ئەمە ئافرەتام شتەی تایە، بەڵام چاکەکانی ئەوەنە زۆرە، ئەو شتە زەرەر نایە لە چاکەکانی، دەخۆت لەو شتە بێت ئاگاکە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا يفرق مؤمن مؤمنة إن رضي منها إن كره منها خلقا رضي منها خلقا آخر. پیاوی مسلمان بۆینی ڕقی لە ئافرەتی مسلمان بێ لەسەر ڕەفتارێکی ناشرین کە تۆ ڕقی لەو ڕەفتارە ناشرینێتی دەیان ڕەفتاری جوانیشی هەیە. والله ئەم حەدیثە بکەی بە خاڵی یەکەم بۆ ئیسلاح لە بینی ژن و مێردا سەرکەوتووەبی. من هەموو جارێ وتومە وەرن دانیشتون بە پیاوەکەم وتووە یەک شتی ئەم ئافرەتەم پێ بڵێ کەوات دێکا لێی جیابیتەوە، شتەکەی وتووە وتومە دە باشیەکانیشیم بۆ بژێرە، سێرەکەم 15 باشی بژاردە، وتومە بۆ یەک شت جیابیتەوە 15 شت دەستی پێوە ناگری، تۆ تەواو نیت. ئەین شت بە ئافرەتەکەم وتووە یەک شتی ئەم پیاوەم پێ بڵێ کەوا لە تۆ کە ئەساسیە جیابیتەوە، پێی وتووە دە باشە ئەو شتانشم پێ بڵێ کە ئەساسین و چاکن لەم پیاوەیە، دەی بژاردەوە. یەک شت وات لێکا جیابیتەوە دەدانەوە لێ ناکە کۆبیتەوە وەڵا گوناحباری و خەتای تۆیە، تاوانەکان بەملی تۆیە، 5 تاوانەکەم بۆ بژاردەوە. تر دوایی نەرم بوون بۆ یەکتری و ئاش بوونەتەوە. هەر زۆر ئاسانە یعنی ئیسلاح لە بینی ژن و مێردا. بەداخەوە لەبەرەوەی ژن و مێردەکانی ئەمڕۆ هەم ئەساسی زەواجەکەیان لەسەر دین و ئەخلاق نەبووە و هەم ڕێڕەوی ژیانەکەشیان لە ژن و مێردایەتیە لەسەر دین و ئەخلاق نەبووە و هەم شەڕ و ئاژا و مشکیلەکانیشیان لەسەر دین و ئەخلاق نەبووە. هەمووی لەو ڕێڕەوانە دەرچووە. ئیسلاح لە بینیانە قورس بوو، زۆر قورس بوو. وێ زۆر جار ئینسان ناچارە بێتە دەرەوە لە بینیان، چونکە جاری وا هەیە و کەسێک کە بەو پەڕی دڵسۆزیە کەوتۆتە نێوانیانەوە ئەویش تاوانبارەکە. یعنی من هەوڵم ماوە قەناعەتم کردووە بە ئافرەت کە بگەڕێتەوە بۆ لای مێردەکەی براکەی لێرە هاتووە بۆ لام کە سوێن بەخوا من نەمزانیوە ئەو پیاوە ئەسڵەن خاوەنی چییە و چی ئیشێکی ژەکا و کێشە. ئێوە هەمووتانم لە ناسم، من قەت بەدوای شت و ئیش و کار و ئەو شتانەی خەڵکان ناڕۆم، تەبیعەتم وایە. هاتووە پێم بڵێ چەنی یاویتە تێڕێکیان خەیتەوە. ئەوم پیاوە براکەی ئەوەی پێوتم ویستێتی جیان کات، وەڵی من هەر نەمزانیوەم پیاوە چییە و چی هەیە و چی نییە، چەنی یاویتە دێت چێ ڕەحمەتە لێ. بەڵام وەرە باتیەوە بگەێنم کە تۆ ئیشی کیەکەی، ئەتەوێ لە یەکیان جیاکەیتەوە، ئیشەکەی شێخی بلیسەکەی لەگەڵ شوێن کەوتۆکان ئاوا ترسان. بەڕاستی یعنی ئەمە ئەبێ ئەو کەسی کاکەوێتە بینی ژن و مێردەوە حەکەم بێ بە معنای کەلیمە. جا بۆ لێرە فەرمێ لە ئەهلی خۆیان بێ، لەبەرەوەی لە کەسوکاریان بێت دڵسۆزترە لەوەی لە دەرەوە بێ. لە کەسوکاری پیاوەکە بێت دڵسۆزترە بۆ پیاوەکە و مناڵەکانی، لە کەسوکاری ژنەکە بێت دڵسۆزترە بۆ ژنەکە و مناڵەکانی. بۆیە هەوڵەکە زیاترە بێ بۆ ڕێکخستنەوە. بەس کە بێگانە بۆ لە کۆلەتای ڕێکەوتن ڕێکەوتنەکەی پخوایان بە من چی من ئەجریەوە وەرەگرم کە هەوڵی خۆم هەواڵە. بۆیە گرنگە لێرەیە کە کەسی یەکتر بن، لەبەرەوەی ئەو ڕەحم و سۆزەی لە بینی ئەوانە هەیە لە بینی غەیری خۆیانە نییە. بەڵام بەداخەوەکو باسمان کرد لەسەرەتایە ئەمڕۆ ئەوەی کە حەکەمە و کەسوکاری خۆیانە ئەوە زیاترەوێ لە یەکیان جیاکاتەوە تاوەکو بێگانەکە و دوورەکە ئەو کارەساتە. ئەمایەتانە گەر جوان دیراسە بکرێەوە خۆی پەیڕۆ بکرێت لەو قەناعەتەیە چارەسەری زۆربەی کێشە و مەشاکیلەکانی نێوان ژن و مێردی تایە.